هندستان وڵاتی فراینی و زمانە جیاوازەکان، وڵاتی فرەکولتوری. هندستان ناوی تەواوی کۆماری هندە. ناوەکەی لە وشێکی کۆنی فارسیەوە هاتووە کە هندۆس بووە. ئەویش لە ناوێکی کۆنترۆ هاتووە کە ڕووبارێک بووە بە ناوی ڕووباری ئاندۆس. لە سەردەمی یۆنانیەکاندا بە خەڵکی و ناوچەیە وتراوە گەلی ئاندۆس. هەروەها لە سەردەمی کۆنەوە ناوی هندوستان بە واتای خاکی هندیەکان ناونراوە. جوگرافیای هند، وڵاتی هندستان لە 28 ویلایەت و 7 هەرێم پێک هاتووە. دەکەوێتە باشووری ئاسیا لە ڕووی ڕووبەرەوە بە 7ەمین وڵاتی جیهان دادەنرێت. هەروەها دووەم زۆرترین وڵاتە لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە. هندستان بەشێکی گەورەی نێودورگەی هندی پێک هێناوە لە باشوورە ئۆقیانوسی هندی و لە باکوور و دەریای عەرەب و لە ڕۆژهەڵاتیشەوە دوورگەی بەنگال دەوری داوە. هندستان لە ڕۆژئاوا پاکستان و لە باکوورەوە چین و نیپاڵ و بوتان و لە ڕۆژهەڵاتەوە بەنگلادێش و میانمار و هەرچی لە باشووری شەوەیە لە وڵاتەکانی سریلانکا و ئەندەنوسیا و دوورگەکانی مالدیڤەوە نزیکە. ڕووبەری هندستان 3,287,240 کیلۆمەتر چوارگۆشەیە. هندستان لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە. دانیشتوانی هندستان نزیکەی 1,270,000,000 لە سەدا 7 دانیشتوانی زەوی پێک دەهێنن. لە دوای وڵاتی چینەوە دووەم گەورەترین وڵاتی جیهانیە لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە. بەهۆی باشتربوونی کەرتی تەندروستی لە ساڵانی کۆتاییدا لە وڵاتە ئاستی زیادبوونی دانیشتوان بەرز بۆتەوە. ئەمەش لە کاتێکدایە کە لە وڵاتی چین ڕێگە نادرێت هەر خێزانێک لە یەک منداڵ زیاتری ببێت. هەروەها لەو ژمارە دانیشتوانەش لە سەدا 7 خەڵکی گوند و دێهاتەکان بە کوشتوکاڵەوە خەریکن. زمانی هندی، هندستان یەکێکە لە بەهێزترین و کۆنترین وڵاتەکان لە ڕووی زمان و مێژوو ڕوشنبیریەوە. زمانی هند بەسەر دوو شێوازدا دابەش دەکرێت. یەکەمیان هندیاری کە سەدا 74 دانیشتوانی وڵاتە بەکاری دەهێنن. هەروەها داراڤیدیا کە سەدا 24 دانیشتوانی وڵاتە بەکاری دەهێنن. وڵاتی هندستان چەندین شێوەزاری تری تێدایە وەک ئۆسترۆ، ئەسیاتیک، بورمان، تێبیتۆ. ئەمەش سەرڕای ئەوەی زمانی ئینگلیزی بە شێوەیەکی بەرفراوان لە زۆربەی ناوچەکانی وڵاتە بەکاردەهێنرێت. سەرڕای ئەو زمانانە چەندین شێوازی تریش لە هندستاندا بەکاردەهێنرێت کە لەلایەن حکوومەتیشەوە وەک شێوەزارێکی کۆنی هندی ناسراوە. لەوانەش سانسکریتی، تامیلی، کانادا، تینکۆ. بە شێوەیەکی گشتی ژماری شێوەزارەکان لە هندستان 1652 شێوەزارە. ئاین لە هندستان، هند لە ڕووی ئاینەوە لە چەند وڵاتانی تر سەرنجڕاکێشترە و چەندەها ئاینی جۆراوجۆری تێدایە. بەربڵاوترین ئاین هندۆسیە کە سەدا 8.5 دانیشتوانی وڵاتە پەیڕەوی دەکەن و لەناو ئەو ئاینەشدا چەندین بەشی جیاجیای لێ دەبێتەوە. دوای ئەو ئاینی ئیسلام بە دووەم ئاین لە وڵاتە دادەنرێت و سەدا 13.4 دانیشتوانی هەن لە پەیڕەوکەرانی ئاینی ئیسلامن. ئاینی مەسیحیش دوای هەریەکە لە هندۆس و ئیسلام دێت و سەدا 2.3 دانیشتوانی هەند شوێنکەوتەی ئەو ئاینەن. دوای ئەوانیش هەریەکە لە ئاینەکانی سیخی لە سەدا 1.9 بۆزی 0.8 و ئاینی یانی 0.4 و هەروەها چەندەها ئاینی جۆراوجۆری تر هەیە وەک پەیڕەوکەرانی بە 0.7 مەزەندە دەکرێن. بە جۆرێک هەر گوندێک یاخود بنەماڵەیەک دینێکی تایبەت بەخۆیان هەیە. لە هندستان هەر کەسێک شتێکی جیاواز بکات ئەوە خەڵکانێک کۆ دەبنەوە و دەیپەرستن. لە هندستان چەند دینێکی جیاواز هەیە کە لە جیهاندا بۆتە جێی سەرسوورمان. لەو دینانەش مشکپەرستی، مانگاپەرستی و مەیمونپەرستیە. هەروەها فیلمپەرستیەکانیش هەن. هەریەکە لەم دینانە لە وڵاتە بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بۆتەوە و تەشەنەی سندووە. وای لێ هاتووە لە وڵاتە کەس ناتوانێت نە مشک بکوژن، نە مەیمون ڕاو بنێن یاخود مانگا سەر بڕن. بە شێوەیە کە سەردانی وڵاتە دەکەیت مانگا لەسەر شەقامەکان ڕێگەی سیارەی گرتووە. بەڵام کەس ناتوانێت وعایەکی لێ بکات و دەریان بکەن. لە هەمووی سیرتر لە هندستان خەڵکانێک هەن ئەندامی ساوزەی ئافرەتان و پیاوانیش دەپەرستن. لە تازەترین دینیان وڵاتەدا پیاوێکە. بۆ ماوەی چەند ساڵێکە وەک خولیایەکی خۆی قژی نەبڕیوە. بەڵام خەڵکەکەی ئێستا وەک خاوەن سەیری دەکەن و دەیپەرستن کە چیرۆکەکەش بەم شێوەیەیە. پیاوێکی هندی لە هەموو تەمەنیدا قژی چاک نەکردووە. لە ئێستادا قژی 7 مەتر درێژە. ئەم پیاوە خەڵکی شاری مۆلکامۆریە لە باشووری هندستان. دۆدا پالیان ناوی ئەم پیاوەیە. وەک خۆی دەڵێت لە ساڵ 1933ەوە قژی نەتاشیوە تا گەیشتۆتە ئەم تەمەنە. لە ئێستادا درێژی قژی دەگاتە 24 بێ. دۆدا پالیا لە ساڵ 1928 لەدایک بووە. بە بۆنەی قشە درێژەکەیەوە ناوبانکێکی زۆری لە هندستان هەیە. ئەم پیرە پیاوە قژی لە شێوەی جامانە لەسەری دەئاڵێنێ کە قورساییەکی زۆری بۆ ڕێڕۆشنی دروست کردووە. دۆدا پالیای تەمەن 95 ساڵ بۆ تۆمارکردنی ڤیدۆیەک و لە بەردڵی خەڵکی گوندەکەی قژی دەکاتەوە تا پیشانیان بدات چەنێ قژی درێژە. لەو تۆمارە ڤیدۆیەدا دەردەکەوێت دۆدا پالیا ئەو توانایی نەبێت هەموو کاتێک قژی بشووە. لە کاتی ڤیدۆکەدا کەسێک بەتەنیا قژی بەسەریەوە لێ دەکاتەوە و چەند کەسێکی دیکەش دەیپێون.
بەهۆی ئەوەی ماوەیەکی زۆر ئاو بەرسەری نەکەوتووە قژی شێوەی گوریسی گرتووە. بە بۆنێ قژە درێژەکانیەوە خەڵک وەک خاوەن سەیری دەکەن و ڕۆژانە سەدان سەردانی کەری هەیە لە سەرانسەری هیندستانەوە بۆ ئەوی دۆداپالیا گری بەختیان بکاتەوە و خێروبێر ڕوویان تێبکات. دۆداپالیا بڕوای وایە ئەگەر قژی بتاشێت لە پلەی خواوەندی نامێنێت و ئەو سەنگ و قورسایی هەیەی وەک کەسێکی پیرۆز و خاوەن پێگا بە بۆنێ قژە درێژەکانیەوە لە کۆمەڵگا لە دەستی دەدات.